سان لە سەرخوێندنەوە بۆ پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ڕاستەوخۆ بەرزانی مەلامینمان لەگەڵە بەرزانم کاتت باش دوازانێری لەسەر کۆبوونەوەکەی پەرلەمان. بەڵێ دیاری سڵاو لەبێت دیارە ئێستا لەم سادەی ئێستام لەگەڵ توای قسە دەکەم گفتوگۆ لە مادەی حوتەم داوەتە گەشتۆتە مادەی حوتەم واتە گفتوگۆ بۆ 6 مادەی پێشووتر کراوە و تێبینیش وەرگیراوە لەلایەن ئەندا پەرلەمانانەوە کە بەشدارن لە کۆبوونەوەکەدا تێبینیان هەبووە لەسەر با بڵێن مادەکانی تر مادەی 1 و 2 3 تا 6 و ئێستاش گفتوگۆ دەکرێت لەسەر مادەی حوتەم وا لەلایەن ئەو لیژنە کاتیە کە بۆ پەیڕەوی ناوخۆدا دانراوە ئێستا تێبینیەکان وەردەگیرێن و پاشان گفتوگۆی لەبارەوە دەکرێت بەڵام بۆ زانیاری زیاتر ئێستا مێ بچمە لای پەرلەمانتارێک کە لە هۆڵی کۆبوونەوەدا بوو پێش ئێستا قادر وتمانمان لەگەڵە کا قادر دوایین زانیاری لەسەر کۆبوونەوەکە چییە؟ زۆر سپاس دوایین زانیاری ئەمەیە کە ئەمڕۆ ئێمە گفتوگۆی 6 مادەمان تەواو کردووە بە هەموو بڕگەکانیانەوە ئێستا گفتوگۆی مادەی حوتەم دەکەین و ئێمە سەرەتا ینی لیژنەی کاتی ئەو بەشانەی کە پێویستیان بە هەموارە طبعاً پرۆژەی هەمواری پەیڕەوی ناوخۆ دیاری کراوە بەش کۆی مادەکانی دەخوێنرێتەوە دواتر مادە بە مادە دەخوێنرێتەوە اینجا گفتوگۆی مادە بە مادە دەکرێت اینجا دواتر مادە بە مادە لە دوای تەوابوونی دەخرێتە دەنگدانەوە و دوای ئەوە کۆی پرۆژەکە بەیەکەوە دەخرێتە دەنگدانەوە اینجا دەچێتە بواری جێبەجێکردنەوە و سەرنج و پێشنیاری پەرلەمانتارانیش لەلایەن لیژنەی کاتی بەهێن وەردەگیرێت بە مەبەستی سیاغەکردن و بە مەبەستی جێکردنەوەی تەرحی تازە ئەگەر لەلایەن سێ پەرلەمانتاری تازەوە بێ و سەرەتاش ئێمە میکانیزمێکمان پەسەند کرد کە بریتی بوو لەو میکانیزمەی کە بۆ چۆنیەتی بەڕێوەچوونی کۆبوونەوەکانی پەرلەمان تاکو تەواوبوونی گفتوگۆی پرۆژەی هەمواری دەستوری عفو پرۆژەی هەمواری پەیڕەوی ناوخۆ و خاڵی دیاری شتێیدا ئەوەیە کە ئێمە هەر کاتێک پێویستی کرد بابەتێکی کە هاتە پێشەوە ئێمە دەتوانین گفتوگۆی هەمواری پەیڕەوی ناوخۆ ڕابگرین گفتوگۆی ئەو بابەتە بکەین کە دەخوازێت. زۆر سپاس. دیاری پێشوی بچمە لای ئەندامێکی لیژنەی کاتی ئەمێ باس لەو بکەم کە ئێمە لەگەڵ سەرۆکی لیژنەی کاتی هەمواریش گفتوگۆمان کرد باس لەو دەکرێت کە ئەم کۆبوونەوانە کە سەبارەتە بە با بڵێن هەمواری پەیڕەوی ناوخۆ کاریگەری نابێت لەسەر پرسەکانی تر و دەتوانن پەرلەمان دەتوانێت دانیشتنی ترش ئەنجام بدات سەبارەت بە پرسەکانی تر ئەگەر پرسێکی تر بێتە پێشواتە نابێتە ڕێگری بەڵام ئێستا بۆ زانیاری زیاتر لەسەرەوەی کە لەلایەن لیژنەکەەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو تێبینیانە دەکرێت کە لەلایەن ئەندام پەرلەمانانەوە کە لەسەر مادەکان دەیخەنە ڕوو ئێستا دەچمە لای ئەندامێکی لیژنەی کاتی هەمواری یا با بڵێن پەیڕەوی ناوخۆیی شوان قەڵاتزەیمان لەگەڵدایە ئەندامی لیژنەکە ئەم کاتت باش چۆنیەتی ئێوە چۆن مامەڵە دەکەن لەگەڵ ئەو تێبینیانی کە ئەندام پەرلەمانەکان دەیخەنەوە لەسەر ئەو مادانە دەمێ باسی ئەوم بۆ بکەیت. بە ناوی خۆی بەخشنەی میرەبان ئێمە لە لیژنەکە 6 خاڵمان دیاری کرد وەکو لیژنەی ئامادەکردی پرۆژەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەو 6 خاڵە ناو هۆڵی پەرلەمانە هەمووی گفتوگویان لەسەکرا هەمووی بە دەنگدان یەکلاکرانەوە هەر مادەیەک یەکەم جار ئەو مادەیە بە تەواوی بەرگەکانیەوە گفتوگۆی لەسەر دەکرێت ئەو پەرلەمانکارانی کە ناوی خۆیان نووسی و هەموویان مناقەشەی تێر و تەسەل دەکرێت دواتر سەرنجی تێبینیەکانی ئەوان سەرنجی ئەوان پرسیاری ئەوان ئەگەر پێویستکە لەلایەن لیژنەی پەیڕەوە وەڵام دەدرێتەوە ئەو سەرنجانش کە گرنگن هەمووی دەنووسرێت کە نووسرا بۆ بڵێ ئەمڕۆ کە ئەو مادەی گفتوگۆی لەسەر دەکرێت کە گفتوگۆ تەواو بوو جارێکی لیژنە کۆ دەبێتەوە ئەو سەرنج و تێبینیانەی کە لەم پەرلەمانکارانەوە ئاراستەی لیژنەکە کراون هەمووی بەهێند وەردەژیرێت جارێک کە دەنووسرێتەوە کە نووسراوە دەخوێندرێتەوە کە خوێندراوە اینجا دەخرێت دەنگدانەوە کە خراە دەنگدانەوە ئەوەی کە دووڕێی لەسەر نەبێت کە خراە دەنگدانەوە دەبێتە مادەیەشی پەیڕەوی و تاوە دەبێت. کاک شوان کۆبوونەوەکی ئەمڕۆ تا چەند کاتژمێرتر دەخایەنێت و پێتانش وایە کە ئەو 149 مادەیە تا چەندێکی تر تا چەند ماوەی تر درێژا کێشێت تا هەمووی بخوێنرێتەوە و تێبینیان هەبێت لەسەر یاخود هەموار بکرێتەوە. ئەوەی ئەو ڕێستامە لە بەشی دووەم داین بەشی دووەمی لە کۆمەڵک مادە پێکاتوە مادەکان ئێستا لە گفتوگۆدان تەسەوور دەکەم ئەو بەشی دووەم ئەمڕۆ تەواو بێت بەس لەوانەیە بۆ دەنگدان لەسەری بکەوێتە بەیانیەوە ئەگەر بڕیار بە بەیانی کۆبوونەوەکە بەردەوام بێت دوێن لە کۆبوونەوەی سەر و فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکی پەرلەمان باس لەوە کرا کە پێنجشەمبەش گفتوگۆی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان
بەردەوام دەبێت. زۆر سپاس بۆ شوان خەڵازەی ئەندامی لیژنەی دیارە کاتی هەمواری پەیڕەوی ناوخۆیە. دیاری مێ باس لەوەش بکەم کە بۆ هەر ئەندام پەرلەمانێک کە لە تێبینی هەبێت لەسەر ئەو مادانی کە دەخوێنرێنەوە تەنها دوو خولەکە هەرچەنە پێشتر داواکرا لە کۆبوونەکەم ڕۆدا لە سەرەتای کۆبوونەکەدا داواکرا کە سێ خولەک وە زیاترش بێت بەڵام لەلایەن لیژنەکەەوە ئاماژەبووکرا کە تەنها دوو خولەک بێت بۆ ئەوەی کە بە چڕۆپڕتر مادەکان بخوێنرێنەوە و بە خێرایی ئەم کۆبوونوانە بەڕێ بکرێت. دەستخۆش بەرزان مەلامین پاملێری نارتی لە پەرلەمانی کوردستان